ئیدۆ تەنسێ کارتەکان هەمووی ئەبێتە کارتی جەنابتان کاڵتانژار وەکو ئەی بینن. باشە ئەم شەو حەزم کرد پێکەوە هەم جیاوازیەک پیشامنی و وەرگرانی واریش بیت و هەمیش قسەتان چییە کە ئەمساڵ بەشێک لە پرۆژەکان بەم شێوەیە شوێنێکن زیاتر بۆ خێزانەکان بۆ منداڵ قسەیەوە چیە لەما؟ من چێژی لێ ئەبین یعنی چێژی لێ ئەبینم و ئەشی ئەیکەم خەڵکش پێ خۆشە چێژە بە شەیرکەین پێکەوە ئەم وەرەخانەی دەستت چییە پێش گفتوگۆکە وتت حەزەکەم جارە هیچت پێ نەڵێم لە بەردەم کامێرە باشە ئێستا ئەتوانین کارەکان جام بەسەر چاو لێرە کۆمەڵی کارتم هێنا وەکو ئەیبینن کارتەکان هەمویان کارتی جیاوازن وازەحە هەر هەمووی باشە تۆ یەک پەنجە بیخە سەر کارتێک پەنجە بیخە سەر کارتێک بەس پەنجە ئەمە جێ پێ بکە ئەمەیان نایگۆڕی تەواو بەسەر چاو سێریکە پیشانی هەموو کەسی بە پیشانی هەموو کە من سێری ناکەم باشە پیشانی هەموو کەسی بە باشە بینیتان دەستان خۆش بێ بێنە ئەیکەینە ناوڕاستەوە باشە من نازانم کارتەکە و چییە باشە بەڵام ئاوا ئەکەم وەکو ساحیر هەست دەکەم ئەم کارتەی خۆتە بڵێ ئایان نا ئەمە نییە زۆر باشە ئەگەر ئەمە نییە بە ئەمە لای تۆ بێ وتمان کارتەکان هەمویان هینن جیاوازن وانە ئەتوانی کارتەکەتم پێ بڵێ پێم بڵێ چی وەڵبژاردوو نازانی ئیدۆ تەنسێ کارتەکان هەمووی ئەبێتە کارتی جەنابتان کاڵتانژار وەکو ئەی بینن و لە خزمەت کارتانەی دوایش بوون ئای چۆن ئەوە چۆن فێرمەکەی نابێت ئەوەی خۆشە کە تو نەزانی من چۆن ئەیکەم فزولیاتە بۆ دروستە بێ هەر ئەو زەردەخایە لە دەموچاوێ لەوانە جارجار لە شەوشداشڵێ ئەوە چۆن کردیەوە